هلا فريني يا خنديلي زينة دجي حياتنا لا ريكاني يا دلنجي من يدك وشي فاياتنا خۆشەویستانی ئازیانە و کاتەوەم کاتێکتان باش ئەگە بمناسنەوە عومەر ڕەسوولکەم بەرنامەی خۆتان دیدەنی بۆ دیدەنی ئەو جارە هاتوین بۆ گوندی مەمکان. گوندی مەمکان سەر بە نایەی سەنگەسەرە 15 کیلۆمەتر لە سەنتەری نایەکەیەوە دوورە. خۆشەویستان لێرە خزمانی گوندی مەمکان بە ئاژەڵداریەوە خەریکن لە دستانان لە هاویناندا گەرمێن و کوێستان دەکەن. خۆشەویستان و ئازیزان دەچینە ماڵە کاک عومەری مامبرایمی یعنی عومەری برایم چاوشینی لە خزمەتی ئێوەدا دەبین فەرموون. خۆشەویستان هاتم بۆ خۆمم ڕەسووم کاتێک کە تۆ دەچی سەردانی کەسێک دەکەی سیلی ڕۆم جێبەجێ دەکەی دەبێ بزانی وسلوبی لە دەرکەدان چۆنە. خۆشەویستان ئیوا دڵنەی بە دووی کەوتوون گرم لێی دەدا ئەوانە ئیواش بەناخی ئاواش نە تەقل بابشی تەبیعی مەسەلەن ئەگەر لە دەرکەت ڕاشەجا. خۆشەویستان لە ڕووی شەرحەوە دەڵە شتێکی زۆر جوانە خێریشی زیاترە کابرا کە کوتی کاکە گیان وەڵاهی بۆم ناکرێ میوانم هەیەیان ئەوە بووە جارێکی دیوەرەوە تۆ نابێت لە دڵت گران بێ دەبێت زۆریشت پێخۆر بێ شەرحوە دەڵێ ئەمما کوا ئێستا بە قسەی پێی هەن. بسم الله الرحمن الرحیم. ماڵەکە عومەری مامبرایمی برایم چاوشینی دەیاڵە. بسم الله الرحمن الرحیم. وەرە کامیرەمانەکەم وەرە کا عومەر گیان. سلام علیکم کا عومەر چۆنی بەکەیفی؟ ئەرێ وەڵا بەخێری شەشتی خیشت کردیوە پێم خۆشە چینە ژورێ دەی فەرموو بەسەر توێژ دەی شارزاتی یاخستە ئەمار شارزای وەرە یا ئەڵڵا سەلامەتکە یا ڕەبی. بسم الله الرحمن الرحیم. کاکە چۆنی؟ خۆشەویستان ئازیان ئێمە لەمەم کاین لە ماڵە کاک عومەری برایم چاوشینی ڕاست ڕۆیشتووم تەواوە زۆر باشە. سۆبەی دارانیش هەڵە لێرە لەگەڵ کاک عومەری کەمێک باسی گوندی مەمکان دەکەین ئەوەی کە ئەو ماوەی سوپاس بەخوای گەورە بەفر باری سەرما بوو ئینشاءڵڵا بەفرە کۆمەڵک ڤایرۆسی لە ناو بربێ. کاک عومەر ماندوو نەبێت. سەرچاوم برا بەخێربێ بەخێبێن سەرچاوم یاخوا بەخێربێن. کاک عومەر ئەوەی کە دەبین ئێستا ساردە لە دەرەش تەم و مش بوو قەت بووە مەسەلەن بەفرێک بباری لێرەکە مەسەلەن بەفرێکی سەخت بووە بێەوەی کە تۆ بیرت بیان با و باپیران بۆیان جێڕابیەوە؟ وەڵام من بام بووی جێڕامەوە تی ساڵێکی هەژدە ڕۆژ مابوون ئەستان ببڕێ کوتی بەفرە کەول لە 2 متران تێپەڕی کوتی ئەو حەیوانەی هەن بوو کابرا هەبوو تواقی هەبوو پوش و پڵاش وەشتیواش بۆ کاتی بە نیوماندا بۆ 18 ڕۆژان تی لە دوای هەندێ 8 ڕۆژ تی بەمرێ خوای بارانەک باری بە 8 ڕۆژان عنی گە حرز ڕەش بۆ تێرە خۆر بچکە وڵاتی خۆش بۆ کاتی چۆلگە بوو چکە بۆت بڵێم عنی ئەو کاتی ئەو جادە و ڕێگاوبانە نەبووە عنی وڵاخەشی ویان نەبووە بڵێن یان دەچن کایشی لە جێژی دێنن کابرا لێ قەڵماوە لەوەی وەدە دەسوین ڕۆژێ تایوارێ بەدەم چێدارەشی ئەو کەڕەگەڵەن خڕدەکەەوە یان دار سوورە پەلی پێوەماهات چڵوێ دەمان هینا دەماندایە پێی دەڵێن تەڕەگ ها بەستانەوە بیبڵی هیچ شارەمان نەما بە نیوماندا 18 ڕۆژەکە چون و کابرا دەگەڵێکن بە نیوی کرد. خۆشەویستان و ئازیان دەڵێ بەفرێکی سەخت باریوە کاری 2 متر و نیوی نەبووە دەڵێ مەڕەکان بە نیوەیدا بۆ 8 ڕۆژان بۆ 18 ڕۆژان باش ڕۆژان باران باری خی گەورە ڕحمی خۆی بەکارهێناوە سافی کردووە کابرا دەگەڵی بەشکردن بەڵێ دەگەڵی بەشکردن وڵاتی دەگەڵیان بە نیوی دەکردن چێ کابرا چای نەما بدەی وەگە دەتەوێنە خۆ لە لەسەق بەفرێ مردار دەبن. بەڵێ خۆشەویستان ڕۆژەکەی سەخت بووە خی گەورە هەموو لە عاشی بپارێزی هەمیشە لە دوای هەموو ناخۆشیان خۆشیەکیش دێوە نیە کاک عومەرجان. کاک عومەر ئەوەی کە جەنابەت بزانین جەنابەت خاوەن پێداویست تایبەت بەڵێ
ئەوەی کە لاقت ئاوای لاتۆ بە سواد لێها بەڵێ بەڵغام ئەوە میمم دەمندا تەقیوە منداڵ بووم بڵێ لەو چۆرەشەی وەخت خۆی لەوانەیە منداڵێکی بزۆزە بوو بی ئاێوەڵام منداڵێکی سەرە ڕۆ سەرڕۆ هەموماندا هەروان منداڵەکان دیچیان خۆ سەرە ڕۆنینەوەنە ناوڵال ئەلای باشن بۆی قسەوە بابی نەچوونەوە ئەو چاتر خۆشەویستان و ئازان دەچینە لای حەیرانش کاکەمار سەڵتێکی خۆشیە و لە ئاوایشدا کەسێکی ڕووخۆشە کەسێک کە خۆشەویستی ئەو گوندەیە هەمیشە بەرنامەی دیدەنیش بە حەیرانیشەوە حەیران خۆشەویستان ئیوا حەیران بەسەری بۆ ڕادەوەشێنی ئیواشە لە مانای حەیران تێدەگا حەیران مەحاناتە یعنی هەڵدەقڕی لە ناو ئێرە زیاتر ئەوانەی کە خۆشەویستیان کردووە و ئەوانەی کە دڵیان شکا و یاڕبی خوا دڵی کەس نەشکێ ئەوانە تێدەگەن لە حەیرانی جامە دەچینە لای حەیرانی شێمە بابڕێک شتی خۆی بەڵێ لێت دەپرسم هەمووش لێ پێشەوەی ئەیرانەکە لە باشە دەبارێت برم بازارێ شتی بخۆی بۆی سەوتەکە دەگیرێ خۆشەویستان دەڵێ نابێ بیخۆین شتی وا نەکەی دەڵێ ئەگەر ئەوە بێ سەوتن دەجێ بەڵام با ئەو حەیرانی بلێ من دەخۆ من پێری خۆ نانێم کاک عومەر باسی ئەوە بکەین حەیران لە چووە هاتەوە حەیران لە کوێوە سەرەتا دەستی پێ بەڵێ وڵای حەیران شتەشی کۆنا هەنی کوردەواریشە وەکو ئاسانزیرێک دڵێ ساڵی تازەیە نەورۆزە ڕەمزەجی کووردە وەخت خۆی کە بووکو زەماوەند دەکرانیان شەوانە لە شوێنێکی ئەوانەی بە تەمە خڕدەمون دەیان گۆری چی عیران بێژە عیرانێکمان بۆ بڵێ ینی دڵیان زۆر بە عیران خۆش بوو عیران شتێکە وەخت خۆی لە شقایەتیەوە لەو شتانەوە دەستی پێ کردووە عنی هەموو کەس لە لای خۆشە ئاوازەکەی خۆشە کاک عومەر ئەوەی کە عیران دەڵێ شەرتە عاشق بوو بێ بوو شەردەوەیە دەبینی پێی خۆش بووە ها لەو سەردەمیەوە بەرنامە بووە ینی شتەکە ئەو تەلەڤیزیۆن شتە نەبووە پێیان خۆش بۆ گۆرانی بێژ بێ بۆ شای و زەماوەند هەیە پێی خۆشە عیران بێژ بێ یان دەیان گوت مەسەلەن لەو کوێستانەها ئەو بەرەوبەر بوو زۆر جارە پیرەمێدان دەیان گوت ئەها کچەک بەو بەیدا دەڵا چی پیاوە حەیرانش پێڕاوێت تا خۆ ڕادەوەستی جا عیرانیان پێ ڕادەگوتن ئەمن باپیرم عیران بێژ بووە زۆر شتی لێ دەجێڕنەوە دەیان کچێک لە مەڵاتی بە حەیرانش پێ ڕادەگوت ئەها ڕام کرد ئەها وام کرد خۆشەویستان مەسەلەن چۆن بێ دەڵێ خۆش بووە دەڵێن ئەو کچە دێ ئەوەندە ناسک و نازدارە مێوژی بخوا لە ئەوشێ ڕادیارە جا مەسەلەن یادە بوو ئەمن پلارێکی داوێمێ ئەوی دەگو ئەمن حەیرانێکی داوێ بزانم بێ ئیوا بەلۆرەی داوێت بزانین بە قسێکی هەیە ڕادەوەستی زۆر باشە ئەوەی کە باسی عیرانمان کرد حەیرانێک پێشکەش بە هەموو ئەوانەی کە ئێستا ئێمە دەبینن لە تەلەڤیزیۆنی ئێڵدی فامیلی پێشکەش بە هەموو لاشی بێ بۆ حەشقەکانیش خۆشە ئەوانەی لە مانای حەیران تێدەگەن جاوە ماکێکە بۆ خۆت حەیرانیشی بەپڕی خۆت بڵێ دەبەرت ورم ناڵم من بريا كلم واران دقل دستي شجو كران دبام لكروانا كروانا ولا كروانا كقرور واسيدي يا من دربراين من بريا كن يكرك باما شيبو باما ولا زينك زين راياتي يا من لوزك شايل دني قنا غدك نوب خواكاتي اوي 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 كيسراتي جا نار محينا
باش محمدي هدي شبخي خود دات ولا كدولتنا بخوان زمراني ناداي يا من قد من بارك وزندي بفاصل دور ما بناس ما تنازل من مراقم يا ماسكني زردام دەستەکەت خۆش بێ خۆشەویستان ئەوە پێشکەش بە ئێوە بۆ حەیران پێشینان ئەمە زۆر زاریش باسمودەنە حەیران و تێشتی ساوەری قەت پیر نابێت ئەتوش یا ڕەبی هەر تەمەند درێژ خۆشحاڵ بووین زۆر خزمەت داما سپاس بۆ ئەو گوندە جوانەی کە هاوکاری ئێمەن خۆشەویستان و ئازیزان بە سپۆنسەری کۆمپانیای باکوور بەردەوام دەبین. خۆشەویستان و ئازیزان ئێمە لە گوندە جوانەکەی مەمکانینەوەی کە ئێرە دەیبینن قەبرستانی گوندی مەمکانە مێژوەشی دوور و درێژیە قەبرستانە بە جوێرەی کە چێ لە بەردەکان دەبینین دەبێ خوا ئەوە مردووە چەند میتر بێ چاولێ بۆیە کاتێک ئێمە کە بیر لە مردن دەکەینەوە دەبێ ئەوەی پێمان دەکرێت بیکەین لە ڕاستەوەی دڵی هیچ کەسێکمان لێ نێشی چون هەمومان دەبینێت بینێ ئێرە هەمووشمان کۆڵەکمان بە کۆڵەوەیە هەیە کۆڵەکەی ئەوەندە قورسە پشتی چەماوەتەوە هەیە قیت تاقیت دەڕوا کۆڵەکەی پێیوا هیچی بە کۆڵەوە نییە ئومێد دەکەین خوای گەورە کۆڵی هەموو لاکمان سوکە عاقیبەتی هەموو لاکمان خێرکە خوای گەورە لە حازابی قبری بمان پارێزی و بە بەهشتی پار و بەرینی شادمان کە قەڵەمی حاف و بەسەر تاوانی هەموو لاکی دابێنی ئینشاء الله وەڕێ دەکەین بۆ نێو گوندی مەمکان و زیاتر لە خزمەتی ئێوەی بەڕێزدا دەبین. خۆشەویستان و ئازیزان ئێرە گوندی مەمکانە لە خزمەت ئەو زاتە پیرۆزەی داین قوربانجان ماندوو نەبین. سەرچاوەکانم بەخێر بێ چۆنی تەندروست سەرچاوەکانم حاڵە وەزە چۆنە باشی برایەکەم باست دەکەم سەلامەت بیەخوا کاکە حاجی فەرموو گوندی مەمکان پێم بەڵێ سەر بە کوێن و چەند ماڵە چەند ماڵە سەر بە نەحی سنگەسەرین گوندی مەمکان تقریبان ئێستا تقریبا 150 ماڵ 160 ماڵ دەبێ لە حاڵی بووی بەس پێشان کەم بوو تقریبا داوانێ 20 ماڵک بوو بەز الحەمدولە لە خۆی بەزیاد بێ زۆر بوون و خەڵک زیاد بووە و زۆر بوو بڵاویش بوون بە بڵێم هەموو هەر لە گوندەکەی بوون هەندێک ڕۆین بۆ سنگەسەری هەندێک چوون بۆ تۆ سووران چوون و هەندێکیان چوون بۆ قەڵازێ و هەندێکیان چوون بۆ ڕانیە و چاقۆڕ هەولێر ئەرەوەڵا بەر بوون هەرێکی بەلایکی و ڕوون بەز ئێستا زیاتر لە 150 ماڵ 160 ماڵ دەبێ زۆر باشە ئەو گوندە پێشدا هەر لێرە بوو یان لەسەرتر نەوەڵا لەسەرێ بوو بڵێ لەم شوێنێکی لێ دەڵێن مەقبرە دۆڵەیە مەقبرە دۆڵی پێ دەڵێن لەوێ بووە لەو منتیقەی بووە ئێستا دوایە شاتۆتە خواری هاتوتە من خڕکەی سەرێ پشت گۆمەکەی بڕێک بۆم باسی هەڵکەوتەی گوندی مەمکان کە پێم بڵێ لە دەسەر ڕاستان چی گوندێکە و لە دەسەر چەپتان چی گوندێکە جەوەڵا لەملامە زەنگڵ و مەم تێکەڵاون بەڵێ تێکەڵاونەوە بڵێم ئێستا دە زۆر ڕاستەوە زەنگڵن دە زۆر چەپ جێلکەران و پیرانە ڕەشان و ئەنەنا لە حاڵی بووی ئیلاقەی کۆمەڵاتیتان چۆنە ژن و ژن خواستان هەیە دەگەڵ خزمانی زەنگڵان و ئەوانە بەڵا حیبمان نییە بەڵێ هەر پێکەوە دان خوازین ئەوان لەمە دەخوازن و بەس ئەمە کەمتر لەوان دەخوازی هەر مەسەلەکەوە گرنگەوەی خزماتیەکەتە بێ زۆر باشە خزمەتیمانەیە هەر سوی ئامۆزاماندامنەوە تەوا خۆشەویستان چا خۆی ئێستا خزماتی ڕۆ زۆربەی لە ڕێژنانە کاک بەزاتی خوای وای بەتەکی دوایە وانێت خواکەی هەر هەمیشە خزماتی لە ڕێژنانەوە خۆشترە و زیاتر تێکەڵات هات سۆ یەکدی دەکەن بەڕاستەکەنەوە و نەتیجە پەیدا دەبێت زۆر باشە شەوانی گوندی مەمکان چۆن بەسەر دەبەن لێدا وڵی زیادەچن لە گوندان لە ماڵاندا دەنیشن و دەمەکی قسەی خۆش دەکەن و دەمە تەقیچی دەکەن و ئەگەر شەو چەلەی شەو هەبێ شەوێ دەخۆن و مێژ بن و گوێسە بێ و سێوە بە پرتەقاڵشتی وا دەخۆن و دەمەکی دادەنیشن و قسەی خۆش دەکەن و ئارەوەڵ ئەوە دەکەن کاتێکی خۆش بەسەر کاتێکی خۆش بەسەر دەبەن و سۆبەی داران بەڵێ سۆبەی دارەمان بە زۆریمان هەیە
بەڕوانیشی لەگەڵ تێدا بەخوا جاگە ئەوەی بەڕووی هەبێ بەڕوانی داوێنێ و ئەوەی نەشی بێ و نەیەوێتێ وانێتخوا بەرەوەڵە کاغازی هەر بمێنی بە خێر و خۆش چاوەکانت باز دەکەم سپاست دەکەم خۆشحاڵ بووم لە دیدار چاوەکان باز دەکەم سپاست دەکەم دەستمەنێ و گوندی سەرچاوی من سەرچاوم خوا گەدارت بێ ئەرێ ئەوسەیە مشکینەی نییە نا خواکەی کاکەوە بەڕێم دەکات تەسویر چاوەکانم سەر چاوەکانم دەچێت کە ئاسی زۆی خەتەر بێهوە چاوەکانم. بە زاتێ خوای مشکینە خوا ئافیس خوافیس چۆی قوربانیان چاشی حاجی وەرە حاجی فاتم وەرە چاوی من وەرە یا ئەڵڵا خۆشەویستان لە وەرێن حاجی فاتم خۆشەویستان ئێمە لە گوندی مەمکین لە ماڵی حاجی فاتمین حاجی فاتم ماندوو نەبێ چاچی سەرچاوی من حاجی فاتم بەڵێ دەمێک کە تو لێرە دەژی زۆر باشە حاجی فاتم مەردار بووی کاتی خۆی مەردار بووم دەچوونە کوێ دەچوینە کوێستانێ گۆمێک کردمە سووران قەندیلی سەروەردەی کوێ ئێلی شوێ تێکەڵ دەبوون هێلی ئیجەلکان و ئیمەمکان و ئیمەندەمەران و پیرانان و زۆر باشە کوێستان تاسان خۆش بوو زۆر خۆش بووم جا مەڕندە دۆشی جا مەشکن دەرزان ئەخوا خۆشە جا شیرە زۆر ڕۆنم دەکردن بە پێی سای بۆ شیرێش لەوێ سەردانی یەک دوو دەکرد دەگەڵ سەردانی یەک دین دەردە دڵیش و دەکردن ماری دە ئێکدی سەردانی دە یەکدین دەکردن پەنیر و شتو پەنیرن دەکرد هەڵن دەپەستی ئەنجاوجار دەپێستن دەنا ئەو جاندن بر دەکلێنێ هوردن دەکرد ماگی چەند و دێناوە جاماگی دوو ماگە لە کوێستانەی دەبووین قەدیم هەتابارە نێپەڵی لە کوێستانەی دەبووین ئاو ئەژ نەبوو ئەوشیەنحان زۆر باشە حاجی فاتم سەردانی ماڵی خوات کردووە ساڵی چەند چووی ساڵی چەند؟ ئەگە چووی بە تارێ چووی بە تاری چوین لەگەڵ کوڕەکەی چووم لەگەڵ بەنجینەی خۆش بۆ ماڵە خوای دەخوات لەکەت نەبەوە ئینسان گەنج دەبێتەوە گەسە ماڵە خوای دڵت خۆشەویستانی یاڕەبی خوای گەورە بە نسیبی هەمووی لە ئاشکا هەموو پێت خۆش نێ جارێکی دی بچیەوە دەچینەوە بەخوای دەچینە بە پاسی سەلام بە پاسی دەچین ئینشاڵڵا دەچین ئەوەت ڕۆژ و ئەوەت شانزە زۆر باشە حاجی فاتم دەخوا جوابینە بزانە کیە دەی یا الله بسم الله الرحمن الرحیم بڵێ بەڵێ باشی هەلیم کوی باشی چاک هەروە دەبی ئارێ وەڵا سەر بە هوردی لۆ کارەباری هوردی لۆ کارەباری بەفری هەرالەیە هەرالەیە تیای من بەفری هەرالەیە بڵێ دەباری دەباری بەفرا دەکەوی بڵێ سۆبەی نەکوژێنەوە سۆبەی بەبژێوێت تا سەربار نەبێ ئەڵا لە دەرچێ خۆمە بەفریا لێ باوە ئەرێ وەڵا وەڵا چ نەبوو نەهاتوە دێ ئیشەڵڵا ئیشەڵڵا لێ بەڵاس حکومەت هەیە خوا منیان باشان مەکەوە تخوا ماڵن لەگای تۆڕمەنێ بڵێت باسی دەکەی بڵێ دێ ئەو ساڵش نییە ساڵێکی دی دێ هەر وایە بڵێ ڕسم لە دەرکێ ڕسوو بلێ ڕسووکە ناڵێ شندە سەرچە خوارد دەگە سەرچە کی بۆ حەلیم بکچم علیمە کچە لە ساقڕنی دەخوای تەمە درێژ بێ ئینشاءالله نەوەشت پەیدا بووە دەخوانەوە خۆشەویستین لە ڕەبی خوا لێت نەستێنێ زۆر باشە حاجی فاتم ئەتۆ پێشناماڵ لێرە بوو یان لە شوێنی لێرە بوو لێرەشت مێرکرد ئەوەی کە خزمت بوو بەژن چوو ژن بەش نەبوو سەردەمی خۆی مەسەن تو بۆ کاشی لەوە برای خۆ بەژن لە بۆ برای مەسەن زۆر باشە باپ ڕازی بوو هەموو ڕازی بوون بخۆت ڕازی بووی گچکە بەژنیاندا خوا زۆر گچکە بوو زۆر گچکە بووی یانێ 15 ساڵ و 16 ساڵ هەندە بوو هەندیش نەدەبوو بەڵام داکت لە تەمەنی سندی و فێری شێو لێنان و شتێکی دی داکەیت وڵا هەمە گچکەی فێر کردم
ئەرێوان ئێستا باقسێکیم خۆشەویستان ئەوە دەڵێ داکەم بە گچکەی فێری کردو فێرین بە 15 ساڵیان بە مێردا ئێستا منداڵی دێستا تەماشا دەکەی کچ هەفتەوەش دەڵێ ئێستا ویشێکە دەی لێگەڕێ منداڵە جارێ سپەی نێژەکە بە مێردیاندا تخواگات لێ بهێلکە ڕۆنێکی نازانی لێنێ بەڵام ئەوە تا دەگۆ ئاەک حد دەگات گوتە داکەم هەندە ئیشان بە یەک چێ دەکەی ئەوە بەتو بەڵام ئەتو چاک بوو فێر بوو فێر بوو ماڵ بەڕێوە بەیشی حالمی خایل نەبوو وڵاوە خۆشیان ئاجی بەیشی ئەم کەس قایل نەبووە ئەوە نیشانەی ڕەسەناتی خۆیەتی پشتی بەخۆ بەسۆ قەدیمەوە منداڵتان بە کۆڵێەوە بوو خەریشی ماڵ وڵی لێرە ڕابار دەکەن بە وڵاخی جایان کرد لە پشتێ بوو منداڵە کرد لەسەر خۆزێ بوو هەتا دەگەیشتی نەواری خۆشیان دەڵێ منداڵم دەلان چێدا بووە تێگەیشتی نانیشی کردووە لە پشتێشی هەڵگرت و ماڵت خەرانە بێ ڕەحمەت و لێ بێژنی قەدیم دەگەشتی دەبوو نانیشتن کرد بایە ئەف نانەکەش نانی هەورەمانی دەکەیان ناوەڵی تیری ئیتیری خۆشە ئیسانی تری زۆر باشە ئەتۆ ئەگە مێردت چیان بۆ کردی حەقە شەریەکە چ بوو پارە نەبوو چیان لە بۆ نەکردم گوارە واقعیان لە بۆ کردم منە گوان بۆ نەکردی ناوەڵڵا وا بۆ بووان نەکردی وەڵی سەیرە حاجی ئێستا پێم بڵێ دستانە قەدیم خواردن چوک دەخوات ئەستانی جا گوێنمە کوتاون لێدەنا ڕوونی خۆماڵین پێدا دەکێت دۆینەن لێدەنا ڕوونی خۆماڵین پێدا دەکێت دەکرد هەندی خۆش بوو جا ڕوون دەردەهیدا هەندێک جارە سەرمایانان پێ دەخوارد حاجی ئێستا ئەوە نەماوە نانمانە هەموو شتێک کەڵەکان ئەو نەبوو کۆڵێ پێ بکەیت ئەو کاتەی لەگەڵ دەستە خوشکوشتی خۆ دەست لەگەڵ دەستە خوشکوشتی خۆ دەستچوین کچم گەوێ ڕاگەشتن جا کچم دەستچوونە من لە ماڵێ دەبووم تێشتم لێ دەنا لە ماڵێ تا دەهاتنەوە مێردەکەنمەوە ناوەڵڵا بخوا ئەفریقا لە مێژە نەماوە وڵای تقریبەی لەوانە 20 ساڵ بێ جێمای بەهەش بێ ئینشاءڵڵا خوای گەورە لە گوناحی وی و ئیمە هەموو لاچی خۆش بێ گەرنی خۆش و ئازاکە گەرن مازە کردووە ئای لە حات ئێمەت کەوێ حاجی ئەمن ئەو دەستەت ماز دەکەم بەجێت دێڵم لە دیدارت خۆشحاڵی من گەرنێ مازاکە خوا حافیز حاجی جان ڕێزت هەیە خوا حافیز چاوەکەم بەردەوام دەمین لە مەم بکەن خۆشەویستان و ئازیزان بەڕاستیت پێ بڵێم وەعزەکە بڕێک مەترسیدارە ئاوا خێسە خێسانن لێ دەکا ئەو سەیا قەپەگۆڵەیە دەوێت قەپە هەسە دەیت هەسە چاولێ ئیسانی وەڵایی بەختیار پاشەکشە کلشی ڕادەوشێ کلشی دەڵی نەشتەرە وەرە بەختیار بڕدی چاو کامیرەمانەکەم دەترسی حاگە بۆتی خوا های وەرە وەرە ئای خۆشەویستان حەزیزان یەک بەیەکی دەڵێ کلشی دەڵێ نەشتەرە سوڵعەت پێخۆشن یان مل دەبەرملی ناکرێ هێندێک جار هەیە خۆشەویستان شەڕی خۆتڕێ نەکەی چاکە چاو لێ کلچی چۆن ڕادەوەشێ هەسە ئاور دەداتەوە ئای ڕۆ دەگرمێنی نایکەم شەڕەکەی ناکەم نایکەم شەڕەکەی نەکەم چاوی من بەختیار گیان بڕۆ مەترسێ دایدەنجیدا خۆشەویستان و ئازان ئێرە گوندی مەمکانە ئێمە هەر لە ئەو گوندە جوانەین لێرە ئەوەی کە باسم کرد خەڵک زیاتر لێرە بە ئاژەڵداریەوە خەریکە گەرمێن و کوێستانان دەکەن زۆربیان لێرە ژیان خۆشە خەڵکێکی گونجا و خەڵکێکی تەباو لەبار خەڵکێکی میوان دۆست کاک حاجیجان ماندوو نەبی سەرچاوەکەم بەخێربی چۆنی قوربان زۆر بەخێرن سەرچاوم دەمێدی دیتمی بڕەکە ئاڵۆز بووی جلی ئیشێت دەبەردا بوو خەریشی چ بووی وەڵاهی ئەنێ حیوانم هەبوو بردم بۆ سەری بەڵێ زۆر باشە بۆ شوێت بر بۆ سەری ئاغاڵ تێ شاخی
کوڕەکەم دەچۆ دویان گەڵیام داتی لە شاخی جا بە خۆ دەزانانی مەسای حیوانی لێرە ئەوڕۆ بەو زروفەیەوە قوڕقاڵە و بە خۆ دەزانانی حوشەکان هەموو قڕن و ئەمەش بە ماڵاتیەوە خەریکین بە مەڕۆ و بزن و مانگا و ئەجا خەڵک بۆ خۆ دەزانی لەو قوڕقاڵە هەری سەڵکەنە بەخوای جا دنیاکە هەروە خۆ ئینسانیش دەبێ هەتا دەمری هەر ڕاکە ڕاک بەدووی هەر ناشیگەی وەڵی لە دنیا ئەگە بمرین بە حەسینەش لەوێش ئەگە خوای گەورە هیداتندا لەنا لەوێشە ناطبعاً وایە وانیا بەڵخوا بەڕەحمە وەڵای ئەگە بگونجین بۆ خوای گەورە لەگەڵ کار ئاسانیدایە بە دڵنیایی ئێمەگە بۆ خۆمان بگونجین ئینشاڵڵا خوای گەورەش حەفمانە خۆشویستان لە ڕحمی خوای ئینسان بێ ئومێد نەبێ خوای گەورە 100 ڕحمی هەیە 99 ڕحمی بۆ ڕۆژی دوایی داناوە ڕحمێکی داناوە بۆ سەرزەوی جا بۆیە ئاگەر دەڵێن گوناعت بەقەت کەفی دەریابن لە ڕحمی خوای بێ ئومێد مەبە یعنی خوای گەورە لێت لە بەهانە نییە لێت لە بەهانەیە بۆ لێخۆش بوونێ ئەمما بە شەرتێکی شەریکی بۆ پەیدانەکەی وەڵڵاهی بۆی پەیداکەی قوڕقوشکمێت بە گەروێدا دەکەن لێت خۆش نابن خوای گەورە ملاشی فارزون شتی دەزانم وەڵڵا بەڵام پێم خۆش نێن دەکشن چاوێمی کاگە ئازی هەڵکەوتەی گوندی مەمکان بە شاخیەوە دەورە دراوە لەو لای ئەوە بەفرە تێی کردووە لە چێوەڕەش تێی کردووە ئەلەو لای تێی کردووە چێ شا ئەوە دۆڵەفرێ پێ دەڵێن دۆڵەفرێ لە دۆڵەفرێ شتێکی پێ دەڵێن زێڕنەکەی شتێک کردووە ئەتوەرە ئەو لاولات بەفر بن دەبێت چەقسوت بێت باخواوەکو دەسەلاسی بەڕاستی شەوی قەڵاشکەریانە بەڕاستی شەویەتی دارانم داناوە نیە هەروە گوڕێیدی خۆ دەخواتەوە بەخوای حتمما داری وشکیشتان خۆشویستان ئەو گوندا ئەوان باشە مەسەنەن ژینگە دەپارێزن مەسەنەن دەست بۆ داری تەڕ نابن ئەو دارانێککە وشک بوون باشە خەڵکەمان زۆر باشە بۆ شتانە تا داری تەڕ نەمدیوە داری تەڕ بین بوو لەخوای بەزیاد بێ ئەمەش عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه سروشتی خۆمان خۆش دەوێ خاک وەتەنی خۆمان خۆش دەوێ لەخوای بەزیاد بێ ئینشاءڵڵا خوای گەورەم چامان تەنها لە ڕحمی خوای گەورە یارمەتی هەمووی لە عەشیدا کوردستانێکی خۆش و ئەو نەخۆشەی نێڵی ئینشاءڵڵا ڤایرۆس نەمێنێ هەمومان وەک برایان یەک هەڵوێست یەک بڕیار دەستی لێ هەڵماڵین قۆڵی مەرداتی و براتی بە ئومێدی سەرکەوتن ئینشاءڵڵا کاکازی ئەمە چاوانت ماز دەکەم ئەمە چاوی تو ماز دەکەم خۆ ئاگادارت بێ لە خزمەتتان قوربانە دەبم سەلامەتکە یا ڕەبی سەلامەتکە یا ڕەبی خۆشەویستان و ئازیزان ئەوانەی کە دان بینن چاوچەکمانی هەوەی نەوەی دوا ڕۆژن ئەوانە یەکەکان لێ هەڵدەکەوی جا هەیە دوکتۆرە هەیە مامۆستا هەیە مهندیسە کاکە دەنگە دەنجێمەکە دەنگە دەنگمە چاوی من ئێرە گوندی مەمکانە لە نێو ئەو منداڵانە دانیشتی چۆن چاشی هەمویان نەوەی دوا ڕۆژن مسلیم چۆن چاشی باشی مسلیم دەخوێنی پۆلی چەندی پۆلی چواری ئافرین ئەدێ تو دەخوێنی بەڵێ پۆلی چەندی پۆلی پێنج ئافرین کاکە توش ئاڵای پۆلیسیم پۆلی چەندی ئەمیش پۆلیسیمە ئەمیش پۆلیسیم ئافرین هەمووتان دەبێت سەعیە بکەن وەنیا زۆر باشە لە مەکتەبێت چۆنن باشن گوێڕایەڵی داک و بابتان دەبێت ببن وایە مامۆستاشتان لەبیر نەچی مسلیم گۆرانێکی ناوە چای من چەپڵانی بۆ لێدەن باشە ڕاوەستە ئێستا دەست پێ نەکردووە هانێ ماکەکە دەی بڵێ ڕەفیقا وەرنە دەورم دڵی دایگرتم خەمێ لە چاو ڕۆژی زاڵمە بۆی داگەشتێنم شەمێ ئەو یاریمی زاڵمە هەڵێمدە خۆشەویستان هەر ئەوەندەی لێ دەزانی باشە بڕۆن خۆفردن بڕۆن خواو لەگەڵ بێ هەسن دەی هەسە دەی هەسە سات بۆ ناڕۆی خۆشەویستان ئازان بەردەوام دەبین لا گوندی مەمکە یا ئەڵڵا سەر شێوێ جوانێ ژیان شێوێک دیارە باقەدیە و چیەوەی وەڵڵاهی خەمی لە دڵم بارە کەفێنەکەیم بە بەڕێن جانە کەمی لە کلاسی زارە
كان متوكل لدابوكم التويل شويه بيه بوز جواني تودي كعمر هردوك مع عمرين السلام عليكم كعمر شلون احوالكم سلامتي بيوم صلاتي كعمر توبه كيفي حيوين حبزادي خوشه فيهم خوشه خوش انسان اذن كعمره حتى ما شاكل خوای تبارك وتعالى تدرس كده هاي لك عمري بالا برز هاي لعمري بالا كورت سپاس بخوای گەورە ثانیە ساغین سپاس بخوای گەورە قوربان كعمر جان باسی ئەوە دەکەن دەڵێن تۆ هێندێک شتی کۆنت هەیە عندك ميش هەندێک شتێ بچین تەماشاکەین لە شوێیە فەرموو وەرە بسم الله باشە وەستا عمر شوێ بۆ خاتری خوای ئۆف وەستای کار جوان بن و بێخەم و خەیاڵ خوا یەکە و دەرگای هەزار وەرە وەرە خۆشەویستان و ئازان كعمر اوف وەرە ژوورێ بەختیار وەرە بسم الله الرحمن الرحيم يا أرحم الراحمين زۆر باشە کراشی کامیرەکەت زیاد کە وەرە ژوورێ خۆشەویستان و ئازیزان کاک عومەرە سوور کاک عومەر لێرە هەم سۆبەی داران دروست دەکات لە پاڵ ئیشکردنیشی هەستی بە شتێک کردووە کەوە دەبێشتە فۆکلۆریەکان بپارێزی ئەوانەی کە ماون بۆی نەوەی نوێژ بیبێنن ئەوانەیە و گەنجانەی سەردەمی حەولەمە بزانن باب و باپیریمە ئیسفادان لە چی کردووە هەم بەختیار کەندووی دروست کردووە و سەرەت نێشێن و داس و چرای هەڵگرتووە و فانۆزی لێیە و کۆمەڵێک شتیکەی ئەوە کردووە ئەما شوێنەکە بەداخەوە تاریکە بۆیە چاک دەرناکەوێ کارەبانیە بەداخەوە لێرە کاک عومەر دەستڕەنجینە دەستەکەی خۆش بە کاک عومەر بچینە دەرێ قسام بکەین ڕووناکترەوەرەوە لەو دیش زۆر باشە وەرە ئەرێرە وەرمانگرە کاک بەڵێ قوربان بەڵێ قوربان قەنۆرێ ئەوە بۆچی بە خەڵی ئەوە قەڵ دیو هذا في قەڵ هەرەکە خەش بێڵێ پێڵەن دیو باشە کاک عومەرە تو لە وەرە ئێرە لە پاڵەوەی کە مەسەرەن ئیشی ئەوە دەکەی لەعیم کاریە دەکەی سۆبان دروست دەکەی چۆن بوو ئەو شتە فۆکلۆرانە ویستت بیهێڵیەوە یاخود وەکو ئەرشیفێک هەڵی بگری بە چمە بەستێکەوە وڵای هەڕژیان ئەمجا پێشکی بخەوێت دەکەم ئەو ئەش بکرانە ئەمن هەر دڵم پێی خۆش دەوێت و شتێک بینیت ئێستا زۆر گەنج هەیە ڕزمە گەنجی ئێستا تازە هەیە جی تازە دی تێرەکەنا پێ دەکەنی ژێ زان پێ دەکەن دڵت چی هەنج ئەوە چی وازی خستیان ئەوە چیەوە ئەو شتان بۆ بکارە یان وەس بەکاردیان لەم بەداخەوە دەماکە ئیمکانت هەبەیە هەوە دەکەم دادەنا ئەو شتانە هەنی شتم هەیە کریوە هەیدازدا 20 پێداوە هەنی دامنەوە لە گۆڕۆنیە بمێنیتەوە بۆدا بۆ ڕوا ڕۆژ بۆ مێژوو مێژۆ شتێکمە کاکە هەڵاتان کەس ئەوەی هەڵگرتووە بۆ ئەو ڕۆژین ئێستا جی تازە ئەوشتان نازانین تازە قنۆرێتەوەدا سەرنجانەمە کەندووە ئەوشتان نازانەوە بۆ سکاردی ئێستا هەم فڕکشم بە خۆدا بۆ چیەوە بۆ شاری ئەمەز ئەو شتە کۆنانە حەزر ئەواتم ئەوەیە شتی ببینیمەوە ئێستا بگەمە شوێنێکی شەش کۆمینمەوە هەڵدەگرمەوە بەڵێ نەپەرێت دڵدا بووە کیکا وەستاوە چێک مەلاجی ئەوە ڕۆژێکدا دێت ئیش پێ بێت خۆشویستان هەموو گەلێک هەموو چین و توێژێک بەدابوونەرێتی بەحادەت و تەقالیدی خۆیەوە جوانە کاک عومەری هەستی بۆی کردووە کە پێویستە ئێمە شتە فۆکلۆریەکان بپارێزین دەستی خۆش بێ کۆمەڵێک شتن هەڵی گرتوونەوانەی کە ناوی هێنان کاک عومەرجان ماندوو نەبی دەستەکەت خۆش بێ هیوادارم زیاتر ئەو ئەرشیفانە کۆکەوە بیان هێڵیەوە بۆی لە دوا ڕۆژدا هەڵەخێت نەکەم دووبارە سێبارە پێم خۆشە من هەڵکو گوندە لادێ بگەڕێن ئەو شتە کۆنانە بمێنیتەوە ئەنگۆش هەر ئەنی ژانەوەی گوندان هەر ئەنی بەخۆت بکەن و گەشەی بکات نەک بڕکێت و ئێستا بەداخ هەم گوندیمە وەکو شارێکی وا دەرەچیە خانەکوێنی بەداخۆ بەرتیا بێت هەم بۆتەم سەداخۆنی شیش و ئەوە ئەم دەخێنە سەر چاوان و لە خزمەت دای دەبین چاوان وازەکەم زۆر سوپاس بەدا ئافیس چاوی
خۆشەویستان و ئازان ئەو کاتەوە هەموو کاتێکتان هەر خێر و خۆشی بێ ئیساعات دوعای چاکەوەنیە ئەوە کاڕەسویە دەگەڵما کاڕەس و ماندوو نەبی چاومە خێرەی کاڕەسوە تو بە چووە سەرقاڵی وەڵڵا بە ماڵداری و پێشمەرگاتی پێشمەرگاتی دەی سەرکەوتوو بە نێمە سەربەرزین بە هێزی پێشمەرگەوە یا ڕەبی خوای گەورە هێزی پێشمەرگە بپارێزی لە هەموو شوێنێکەوە بە تایبەتی لەبەرەکانی جەنگ چاوکراوە و چاو قایم و هەمیشە چست و چالاک بن ئینشاءڵڵا کاگڕەسوو بڕێک با باسی ئەو گوندی مەمکانکەین ئاوی گوندی مەمکان لە شوێوە سەرچاوی گرتووە ئیسفادەی چی لێ دەکەن لە شوێ ئیسفادەی دەکەن ئەو ئاوا سەرچاوەکەی لەوێتیە بەڵێ بەچ هاتووە بە بۆڕێ چەندین زیات ڕێی 6 ئینجی لێڕاتوە هەردەوە دەکەم کراوەتەوە هەتا گەوتێر لێرە وابزانم ئەگە هەڵە نەبم بۆ تۆ 2 ئینچ زۆر باشە هەر ئەو ئاوە بۆ گوندی مەمکانیان بۆ زەنگڵان بە 7 گوندانە بەڵێ ئاوەکە چۆنە مەسەرەن وشکی نەکەدا وڵای بە پێی ساڵە بە ئەو ساڵ زۆری شکری بەڵام ئێستا لە خۆی بەزای بە حکمی باران زۆریەوە ئاوەکە زۆر بۆتەوە ینی پێویستان بۆی نەبوو بچن ئاو لە شوێنی کەڕابێن لەخۆی بەزار بەخوای ئەگەر پێش ئێستا بەرەوەڵە بەڵام لەخوای بەزای بیرێکشمان هەیە باز ئەویش بە حکمی وشکە ساڵی کەمی کرد بوو زۆر باشە چەند کانیاوی لێن مەسەرەن ئەگەر هەر لێریان لەسەرێ تەواوی ئەو گوندەی وڵی وەکو کانیاوی دایم نینە ناوەکانیان چیاوانێک کە هەنوو تۆزێک دیار بن وڵی کانیاوەکانی ئێرە ئێساوە پێی دەڵێن بندوڕێ کانیاوێکی هەیە لەگەڵ کاتی بارانان تەقیتەوە لە خۆی بەزێ ئاوکی زۆر پیادێ ئەڵڵا کرد لەسەر چاوم ئەلێرەش کانیاوکی پێی دەڵێن دابڕولەش ئەگەر تەقیەوە ئەویش زۆر خۆڕادەگی بەڵام کاتیە نەک بڵێن زۆر بێ ئاوەکە چۆن دەدرێ بە ماڵان وڵی تاپەکێ 8 ماڵەیە حوتی تێدای هاشتی تێدای وڵی وابزان نوۆش تێدایە ئەو بە تاپە بەڵێ بە تاپە ئەوزار ئەو ئەوە هەر ڕۆژێک ناڕۆژگەم ڕۆژێک بۆ 3 گوندانە ڕۆژێکیش بۆ 3 گوندانەوەتە ئەو زەنگڵان 2 گوندن گوندێکی سکۆلەیەکی گەورەکان ڕسوازیانە زەنگڵان ئەوەی 3 گوندەکان زەنگڵان و دوگۆمان و گرچی پێکەوەن ئەوەی مەمکان و جەرکان و پیرانانە بەس ئیمە ئەگەر تێکراوە بە ساعاتان ڕۆژێ 2 جار تێدەکرێت ئەگەر تاپی شێکراوەتە 2 شێرە لایەک 3 ماڵ هەڵن دێنزین لایەکیش 3 تاکێک دێمێتێ جارێ ئەو تاکە دەسووتێ پێی دەڵن ئەوە لە بینی خۆدا پێک دێن دەزارێکی دەسڕێتەوە سەریکە ئارەوەڵە دەستەکەت خۆش بێ بانگیدا کاڕەس و با بچینە نوێژێ ئەڵڵاه ئەکبەر شەد لا ئیلاهە ئیلا الله فەرموو بەناوی خوای گەورە بەناوی یەزدانی مەزن خۆشەویستان و ئازیزان ئێمە ماوین لە دەڤەری پشدار لە گوندی مەمکان لە خزمەت پورفاتمێداین پورەفات چۆنی حواڵت ماز دەکەم تو چۆنی باس سەلامەتی یاخوا بە خێری سەرچاوی مام ڕسوول سەلامەت کاڕبی ئەستەغفر الله دەکەی استغفر الله لا إله إلا الله لا إله إلا الله يعني هميشة زيادة أستغفر الله لا إله إلا الله سبحان الله الله أكبر باشتكت في بلم ضلع سيوسيزار بلي أستغفر الله سيوسيزار بلي الحمد لله سيوشوازار بلي الله أكبر ضلع خواي قولة للروج دا تينو طاقة شواد داته پێویست بە هیچ شتێک نابێ ئەوە لە شەوێ ئەگەر وەختی نووسنەی بیخوێنی چاکە تێگەیشت ئەوەنیا نەوە خەریکی ئەتەرنێتۆکە و ماتەرنێتۆنەوەنیا مەسەلەن ئەویدا ئەوە دەڵم ئەمەلەوەی چوینە دەرە ئیم وەکم و تۆ لەو شتان چوینە دەرێ زۆر باشە دەمەوێت بڕێک باسی ژنی قەدیم و ژنی ئێستا بکەین بزانێت و کامان بە چست و چالاکتر دەزانی دەخواشی کەڵان مەبەستم لە ئیشکەریە و لەسەر توند و تۆڵێ و زەحمەت کێشانێکی ئیشکی قەدیم دەکرا بەژنی لە قەدیم دەکرا بەش دەستا ناکری مەسەلەن چ دەکرد قەدیم چند دەکرد ماڵدار بووین ئێرەی دێمە کار بوو ئاوی لێ نەبوو بە پشتی وەڵەخان ئاو دەهینە ئەلە مەمکانە ئەودا بەهاردا داهاتچوونی کوێستانان لە کوێستانیشن هەچی ساحیب مەڕبا بەڵام بە حامی ساحیب مەڕ بوو مەمک مەڕ و ماڵداری لە کوێستانی مەڕن بەخێو دەکرد دەندۆشین حیوان دەدۆشی شیرین دەکردە پەنیر و دەنمدەنە کولێنێ و مەشکن دەژاند و کەشکن دەکردن و داندۆکن دەکردن و منداڵن بەخێو دەکرد تەونن دەکرد تەشین دەڕست هەموو ئیشن دەکردن دەڵێن ژنانی قەدیم هەم ئەگە مەسەرەن منداڵیان بە کۆڵێەوە بوو ئیشی ماڵەشیان کرد دەوی بۆ بکەن مەجبور بوون ئیشی دیکە منداڵنەوە ئیشن پێ نەدەکران دە منداڵی هەڵگرین و ئیشی بکەین و باران بار دەکرد منداڵی بەلان کێ شەڕڵێ پشتێ بە پشتێ
منداڵ هێلان کێنێ و لەسەر سویدانی و ئەتۆ کاتی خۆی کە لە ماڵێ بابت بووی مەسەنە تەمەنی چەندی فێری ئیشکردن و ناکرد وەڵا گچکە بووم هەر زۆر گچکە بووم ئەگە فێری هەموو ئیشان بوو سار هەموو وەردەکە دەهەندانەکە فێری هەموو ئیشانیان دەکەین دەوێ دەمێ هەموو ئیش دەکردن ئەدەی دەبوو تەونی بکەیتە شێ بکەی حیوانان بدۆشی ئەوجار داهاتینەوە گەرمیان لێرەن گەرمێن هەڵدەگرت دەڵندە درو دەچوونەوە کوێستانان هەر نەماون ناوەڵال هەندە لە کوێستانیشن دەخەڵ دەکرد لەوێش کوێستانیشن گەنم دەکرد لە شوێستانێ لە شوێستانێک باشە لە شوێستانێک گەنم درەنگتر پێ نەدەگەیشت بەدی پایزان داهاتینە خوایدان دەچاند چاودار دەچوونەوە بەهاران سەراویان دەکرد و بەراویان دەکرد و ئەجار دەیان درو دەڵیان دەدرو گێریان دەکرد بە وڵاخە وڵاخان گێر دەکرا دەڵ بڵێم هەڵدەگرت و کاوشتیان ڕۆ دەکرد لە بۆ گاو گۆلی هەتا پایزی دیسان ستێت دوجار داهاتن و گەرمینی پیاو لەوەندەرەڕا بەدێمەکاری لە بەدێمەکاری لە ئێرانیان ئەو ئیشە دەکرد دەغڵیان گێرە دەکردن و کاو شتیاندا دەکرد سڵویان دەکرد جاوجار دەهاتنەوە پایزەیە بارانی پڕێ و بین و بانی ئەوجار ماڵ دەهاتنەوە بانان لە بانان دەبووی ئاونی زێکتر بوو بۆ کێشانی لەوێ ڕەداهاتین سڵویان دەیویان دێوەن دەکردن سڵوی شتن دادەنا خۆری شتن دادەنا زۆر باشە ئەوە مەسەرەن دەگەڵ دەستە خوشکەکانتان هاوکاری و ئەوانیش دەگەڵمە دەکرد و مەمایش دەگەڵان دەکرد و داچوی دەگەڵ پیاوان دەهاتین دێوەن دادەنان و ئیشی دەوان دەکردن بەڵێ کاتی خۆی مەسەرەن ژن و پیا و پێکەوە دەچوون بۆ شاخی بۆ خەنگری و هیچ لە گۆڕێ نەبوو ناوڵ هەموو خوشک و بران ڕێک دەکەوتن دەچوونە کوێستان شاخانە زینۆڕات دنیاکە خاوێن دنیاکە پاک و خاوێن هەموو ئەدی ئێستا وڵا جای ساشا دەچن کچ و کاڵ وەکی جاران نا کەمتر دەچن بەڵێ ئێستا ئەوەی جاران نەما ناوەڵای هەان کەم دەستن بەدەر لەو ئیشەی شان بەشانی پیاوەکانیشتان دەکردەوە ناڵم چڵێشتن دەگەڵ دەکرد و دروێنە شتیان دەکرد هەندەکان بخۆم دروێنە نەکردووە بەڵام دێوشتم داناوە و ئیشم دەگەڵ کردوونە دەگەڵ ساحیبی خۆ ناساحیب 6 ساڵم ساڵ زۆر باشە ئەتوو کاتی خۆیان لێرە بووی ئەمن کاتی خۆ لە زەنگەڵی بەخێرەوە زۆر زۆر باشە ژن بەژنت پێکراوە بەڵێ لەو برای بەژن قەدیم ژن بەژنە بوو بەڵێ باپڕازی بوو قسەی بابی هەموو شتێک بوو ئارێ وەڵڵا هەر ئێ ئەو قەدیمیش باشتر ئەو قەدیم دەبوو قسەی بابوو بران بێ بەژنیان دەدان کەس دەبوو چ هیدەرحان دەبوو کەیفی خۆ مێردی جا بە کەیفی خۆ مێردیکەن پاشی دوو ڕۆژان دێنەوە لە محکەمەی چێ وەڵا دەگەڵ یەک ناگونی جاران کابراگە وعدی پێک دەدا دەیگو یان بۆ تۆم یان بۆ گڵی مەتا دەمنی پێکەوە ژن تەلاقدان و نەبوو هەر بۆ حیبا ئەگەر ژنێک تەلاق دەدەدانگو ئەی لەبێ حیبێ دەدی ئێستا بڕۆ هەموو ڕۆژێ ڕۆژان یاخوا بەخێرینەوە یاخوا بەخێرینەوە ڕەبی تەمەند درێژ بی ڕەبی لەش ساغ بی ئینشاءالله وای گەورە شفاشت بۆ میێری لاقەکەشت چاپ خی گەورەم ئیمانی داتێ بەس ئیمانت دەداتێ ئینشاءالله خۆشەویستان و ئازیزان باران نم دەبارێت لە گوندی مەمکانین لە خزمەت کاک حازی داین کوڕەشی گەنجە لێرە بە ئاژەڵداریەوە خەریکە بەزنی هەن دەستە شوێستانێ دێتەوە قوربان کوڕێکی چست و چالاکە لەگەڵ هەموو ئەوانەش دەنگەکەی خۆشە جاگشتی کە حاجی گیان دەبەرێت مرم بیلێ واو ساتانای ڕۆژانی زاران یەشەو لە جوانێ ئەو ڕۆژە ناچی لە یادم ناچێ ئۆ گوڵە جوانێ زەفەرا زارا گوڵم وێڵم لەم شارە گوڵم ئەینەت گودێمەوە زەفەرا زارا گوڵم وێڵم لەم شارە گوڵێم چاوەڕێم بێەوە زوو بگاڕێەوە هەواڵی مێنێت بۆ چێراکێ ناگەڕایەوە وەسە تێپاری عاشق بە باچ و ساسوڕایەوە
زەفەرا زارە گوڵم وێڵم لەو شارە گوڵم ئەینەت گودێمەوە زەفەرا زارە گوڵم وێڵم لەم شارە گوڵم چاوەڕێم بێەوە زوو بگاڕێەوە هەواڵی مێنێت بۆ شێرا کرد ناگەڕایەوە وەسە تێپاری عاشق بە باچ و ساسوڕایەوە زەفەرا زارە گوڵم وێڵم لەم شارە گوڵم ئەینەت گودێمەوە زەفەرا زارە گوڵم وێڵم لەم شارە گوڵم چاوەڕێم بێەوە زوو بگاڕێەوە هەر بژی ئیشاڵا دێتەوە پشتیوان بەخوای دێتەوە با بڕۆین چینەکەن بزنەکان دەبارێت مریم کاچی کامیرە وازمان لێبێنە بۆ خاتری خوا وازمان لێبێنە ڕۆژێ پشتێن دیشم بووە کیزەکەم خۆشەویستان و ئازیزان زۆر گەڕاین لە ناو گوندە جوانەکەی مەمکان دیارە هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە دەبێ ئێمە ئەوە بسەلمێنین کە هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە دەنا بەبێ ئەوەی خۆ لە هێڵی 36 دەین کۆتاییەکەن هەردێ عەقیبەت هەموو لاشی خوای گەورە بە خێری بژێڕی بۆ ئەمەش بەو شێوە بەو جۆرە دەڵێن هاتینە کۆتایی بەرنامەی ئەو چەلەی دیدنی لە گوندی مەمکان لە دەڤەری پشدەر تا بەرنامەیشکە تا بە یەگەیشتنێکە هەموو لاکتان ئەسپاردەی خوای گەورە بن خوا ئاگاداری هەموو لاکی بێ